لە چوارچێوەی کار و خەباتەکانی شارەوانی بناری قەندیلدا ئێمە هەستان بە دەرمارشانکردنی هەموو سەرجەم گوندەکانی بناری قەندیل بۆ ئەم ڤایرۆسێک کە ئەمڕۆ بەرەوکی جیهانی گرتووە. ئێمە وەکو کارەکانمان هەموو گوندەکانی ئەوانەی دەکەون لە سنووری شارەوانی بناری قەندیل دەرمارشێن دەکەن دژی ئەو ڤایرۆسە. دەڤەری باڵایان تەواو بووە و ناودەشت و ئەمڕۆ لە دۆڵی سوورە دێن و بەیانیش دەچینە دۆڵی قەڵاتووکان. نا ئەم دەرمارشانکردن لەسەر ئەرکی شارەوانی بناری قەندیلەوە شارەوانی بناری قەندیل خۆی هەستاوە بۆ ئیشە و هەموو مەسروفاتەکانی گرتوۆتە ئەستۆی خۆ. ئەم هەڵمەتە هەتا سەرجەم گوندەکان دەرمارشێن دەکەین ئەمجا تەواو دەبێت. زۆر بەخێربێن ئێمە وەکو کۆمەڵێک گەنجی بناری قەندیل بە خۆبەخشانە هەستاوین بە شاندنی بناری قەندیل بە دژە ڤایرۆسی ڤێرکۆن. سپاس ئێمە دەمانوێت سپاسی شارەوانی بناری قەندیل بکەین کە دەرمانی دژە ڤایرۆسی بۆ حازرکردوین و ئەوڕۆ هەستاوین بە هەڵمەتی دەرمانشاندن لە بناری قەندیل. تەنها شارەوانی بناری قەندیل هاوکاری ئێمەی کردووە، ئێمەش وەکو کۆمەڵە گەنجە بە خۆبەخش ئیشەکە دەکەین. ئەمانجی ئێمەش ئەوەیە دوورکەوینەوە لە ڤایرۆسی کۆڕۆنا کە لەسەر جەم بناری قەندیل بەنیازی ئینشاڵڵا بێرشێنین. ئێمە هیوای تەندروستی بۆ سەرجەم گەلی کوور دەخوازین بە هیواین ئەو ڤایرۆسە لە ئێمە بە دوور بێت و خەڵکی ئێمە هەمیشە لەرسا و تەندروست بێت.